بەڵێ بینەرانی خۆشەویست سلااوسان لێبێت بە بەرنمەیەکی ڕاستەوخۆ لەگەڵسانین سەبارەت بەوەی کە ئەمڕۆ لە شارەکانی سەقز سنا دیواندەرە ورمێ خەڵک دووبارە هاتنەوە سەر شەقام و دژی ژەهراویکردنی قوسابیان خۆپشاندانیان کرد هەر بم بۆنەوە کومیتەی ناوەندی کۆمەڵا هەڵوێستی بووە و ڕاگەیاندنێکی بڵاو کردوێتەوە بۆ زانیاری زیاتر لەبارەی ڕاگەیاندنەکە و زانیاری سەبارەت بە ڕووداوەکانی ئەمڕۆ داوامان لە هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەنجامی کۆمیتەی ناوەندی کردووە کە لێرە لە ئیستێدیۆ لەگەڵمان بێت و زانیاری زیاترماناتێ. کۆمەڵانی تێکۆشەری خەڵکی کوردستان سڵاوێکی گەرم هەروەکو لە هەواڵەکانیشدا هاتووە و لە ڕاگەیاندنەکاندا تا ئێستا بڵاو کراوەتەوە پاش ماوەیەک بێدەنگی جارێکی دیکە ژاراویکردنی مەدرسە و ناوەندەکانی خوێندنی کچان لەلایەن باندەکانی سپای پاسداران و وەزارەتی اطلاعاتی جمهوری ئیسلامیەوە دەستی پێکردوێتەوە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا شەپۆلێک لە ژاراویکردنی کچانی خوێندکار لە شارەکانی کوردستان بە چڕی بەڕێوە دەچێت. ڕۆژی ڕابردوو لە شاری نەغەدە ئەو تاوانە ئەنجام درا. ئەمڕۆکە لە شاری سەقز، لە شاری سنا، لە شاری ورمێ و هەروەها لە شاری دیواندەرە تاوانبارانی کۆماری ئیسلامی دەستیان کردووە بە ژاراویکردنی خوێندگاکانی کچان و مەسمومکردنیان و بە تا ئێستا بە دەیان کەس لە هەر کام لەو شارانە و بە تایبەتی لە شاری سەقز زۆر بە چڕی چەندین ناوەندی خوێندنیان ژاراوی کردووە و بە دەیان کچ مەسموم بوون و چوونەتە خەستەخانەکان. ئەم کردەوەی جمهوری ئیسلامی لە ڕاستیدا تۆڵەسەندنەوە لە شۆڕشێکە کە لە شاری خۆراگری سەقزەوە دەستی پێکرد. شۆڕشی ژینا، شۆڕشی ژیان، ژن، ژیان، ئازادی. جمهوری ئیسلامی دەزانێت کە گڵۆڵەی کەوتووەتە لێژی. جمهوری ئیسلامی دەزانێت کە ئەو شۆڕشە سەری ڕاوەستانی نییە. جمهوری ئیسلامی دەزانێت کە هێزێکی بزوێنەری ئەم شۆڕشە ژنانن، ژنانێک کە زیاتر لە 40 ساڵە لەژێر دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامیدا بە دیلیەتی ڕاگرتنیان بە حجابی زۆرە ملێ بە ئابدابوو نەریتی کۆنەپەرستانەی پیاو سالاری ئەوانیان لە کونجی ماڵ و بە فەرهەنگی کۆنەپەرستانە ڕاگرتووە. بەڵام ئەمڕۆکە ئەو ژنانە، ئەو ئازادی خوازانە، ئەو نیوەی زیاتری کۆمەڵگایە مەقنعەی دیلیەتیان فرێداوە. جمهوری ئیسلامی تووڕەیە لەوەی کە کچان و ژنانی خەباتکار و ئازادی خواز ڕۆژانە لە شەر شەقامەکان، لە کۆڵانەکان، لە مەیدانەکان، لە ناو میترۆ، لە ناو ئۆتۆبوس و پاسەکانە سەنەدی دیلیەتی و کۆیلەتی خۆیان فرێدەن و لەگەڵ مەئموران و بەکرێگیراوانی دەم و دەستگای ئێرشاد دەرگیر دەبن و بە قژی ڕووتەوە سەڵای ئازادی بانگ دەکەن و جمهوری ئیسلامی تەختی جمهوری ئیسلامی دەخەنە لەرزین. هەر لەو ڕۆژانەدا بۆ خۆتان شاهد بوون کە لە چەندین کلیپ و چەندین گرتەی ویددیۆیی بڵاو بوونێتەوە لە میترۆی تاران و لە شوێنەکانی دیکە کچان و ژنانی تێکۆشەر و دڵپڕلەقین لە کۆماری ئیسلامی بە چ شێوەیەک ئەو چادر و مەقنعە و حجابی دیلیەتی فرێ دەدەن و لەگەڵ بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی دەرگیر دەبن. ئەوان لە بەهاری ئەم ساڵدا کە بۆنی ئازادی لێ دێت و وەبیرهێنەرەوەی بەهاری ساڵی 1358 هەتاوی 44 ساڵ لەوە پێشە جارێکی دیکە هاتوونەتەوە سەر شەقامەکان و کۆماری ئیسلامی خۆفی مەرگی لێنیشتووە. لە وەڵامدانەوە بەو حرەکەتە جەماوەریەدا کە لەلایەن پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبە و پشتیوانیان لێ دەکرێت کۆماری ئیسلامی داما و خەریکە بە شێوەهایەکی دیکە تۆڵە لە ئەتراز و ناڕەزایەتی کچان و ژنانی خەباتکار دەکاتەوە. کۆماری ئیسلامی دەزانێت کە ڕۆژانە بۆ خۆی لە حاڵی پاشەکشێدایە لە بەرابەری ئەو زەختە کۆمەڵایەتیە کە لە سەرەتی هێناویانە و خەریکن بە مەسمومکردنی خوێندگاکان، بە مەسمومکردنی دەبستان و تەنانەت ئەوڕۆکە لە شاری سەقز
لە شوێنهایە کە منداڵی 7 ساڵ و 6 ساڵ و 8 ساڵی تێدایە بە مەسمومکردنی ئەو شوێنانە دەیانەوێت ترس و وحشت بڵاوکەنەوە. کۆماری ئیسلامی بە مەسمومکردنی دەبستان و شوێنی دەبیرستانەکان و شوێنی کچان دەیانەوێت تۆڵەی شۆڕشی ژن ژیان ئازادی لە ژنانی ئازادی خواز و لە پیاوانی حەقتەڵە بکەنەوە. ئەم کارەی جمهوری ئیسلامی بە دڵنیاییەوە بە جێگایەک ناکات بە پێی ئەو هەواڵانەی کە ئەمڕۆکە گەیشتووە لە هەموو شوێنەکان خستر ئەمڕۆکە شاری سەقز کەوتوتە بەر پەلامار لە چەندین خوێندگای ئەو شارە خوێندگای کچان ئاگاهانە مەسموم کراون بە دەیان کەس لە بیمارستانەکانی ئەم شارە لە 4 بیمارستان و ناوەندی پزیشکیدا بەستەری کراون. ناڕزایەتیەکی زۆر لە ناو کۆمەڵانی ئازادی خوازی خەڵکی شاری سەقزدا ڕووی داوە. هەروەها لە شاری سنە لە دیواندەرە لە ورمێ هەروەکو عرض کرا ڕۆژی یەکشەمەش لە شاری نەغەدا. بۆیە هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێن کە جمهوری ئیسلامی بەم شێوە دەیهەوێت تۆڵە بکاتەوە. بەڵام ئەو کردارانەی جمهوری ئیسلامی ڕق و بێزاری و نفرەتێکی هەرچی زیاتر پەرە پێدەدات، ناڕزایەتیکی زیاتر بە شوێن خۆیدا دێنێ و یەکگرتوویەکی زیاتر دێنێت. کۆمەڵا هەر ئەوڕۆکە لە ڕاگەیاندنێکدا داوای لە کۆمەڵانی تێکۆشەری خەڵکی کوردستان کردووە کە لە بەرابەر ئەم کردەوە دزێ و جنایەتکارانەی کۆماری ئیسلامیدا بێدەنگ مەبن. ئەم کردەوەی جمهوری ئیسلامی کردەوەیکی قێزەونە، ئەمە تەنیا لە دژی کچانی خوێندکاری خوێندگاکان نییە، ئەمە لە دژی هەموو کۆمەڵانی خەڵکی ئێرانە. ئەمە تەنها لە شاری سەقز نییە کە ڕوودەدات، بۆ خۆتان ئاگدارن کە پێشتر لە هەموو تقریبەن لە زۆربەی شارەکان و ئوستانەکانی ئێراندا ئەو تاوانە ڕووی داوە. ئەمڕۆکە جمهوری ئیسلامی تایبەتیتر بۆ ڕوو دەکاتە کوردستان و بۆ شاری سەقز دەکات بە ئەو شوێنەی کە ئەو پیلانەی تێدا بەڕێوە دەبا. بۆیە دەیەوێت تۆڵێر لە خەڵکی دڵپڕلەقینی شارێ بکاتەوە کە چەخماخەی شۆڕشی ژن ژیان ئازادی لێرەوە درا. دەیەوێت ئەو خەڵکە چاوترسێن کات لە بەرابەر جمهوری ئیسلامیدا ڕاوەستان. هەموو کەس دەبیرێتی کە 6 مانگ لەوە پێش چلۆن ئارامستانی ئایچی بوو بە ئەو شوێنەی کە جۆش و خرۆشی خەڵکی کوردستان تێدا وەڕێکەوت و سەرتاسەری ئێرانی گرتەوە. ئەمڕۆکە جمهوری ئیسلامی دەوێت تۆڵەی 6 مانگ لەوە پێشمان لێ بکاتەوە. دەیەوێت بە مەسمومکردن و شیمیاییکردنی کچەکان و خوێندکارەکانمان دەیەوێت تۆڵەی ئەو ناڕزایەتیە پەنگ خواردووە بەرحەقا لە کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێشی کوردستان بکاتەوە. بۆ یەکانە نابێ بێدەنگ بین، نابێ بڵێن ئەمڕۆکە لە فلان مەدرسەیە و لە مەدرسەی منداڵەکانی ئێمە نییە. ئەم بە قەولی کوردی دەڵێ ئەم وشترە لە بەرماڵی هەموو کەسێک دەخەوێت. هەر منداڵێک کە چەند ڕۆژ لەوە پێشتر مەسموم کرابوو، ماوەیەک لە خەستەخانەیەکی تاران بوو، خەڵکی کامیاران بەداخەوەی گیانی بەخت کرد. هەر لێرەوە سەرخۆشی لە بنەماڵەی خۆشەویستی و لە کەسوکاری دەکەین و هاودەردیانین. بۆیە نابێ بێڵین جمهوری ئیسلامی ئەو تاوانانە ئەنجامدا، نابێ بێڵین تۆڵەمان لێ بکاتەوە. هەر ئەمڕۆکە خەڵکی قارەمانی شاری سەقز لە بەرابەر تاوانبارانی جمهوری ئیسلامیدا ڕاوەستان. لە خیابانی شاناز لە شوێنەکانی دیکەی ئەو شارە ناڕزایەتی و ئەتراز بەڕێوە چوو. ئێمە وێڕای پشتیوانیکردن لە هەر نەوع خەباتێکە بەڕێوە دەچێت، بە تایبەت خەباتێکی یەکگرتوانە و یەکدەنگ لە سەرتاسەری کوردستانە. کۆمەڵە بانگەوازی کۆمەڵانی تێکۆشای خەڵکی کوردستان دەکات کە خەبات بکەین، ناڕزایەتی بکەن، یەکگرتوو بن لە بەرابەری ئەم جنایەتەی کۆماری ئیسلامیدا ڕاوەستین. هەر نەوع ئەسکوت و بێدەنگیەک دەبێت بە موفەقیەت بۆ ئەوان. دەبێت بزانین کە ئەم کردەوە داعشیانەیە کە جمهوری ئیسلامی دەکات، ئەم ڕەفتارە دژی ئینسانی و تاڵبانیزمەی کە جمهوری ئیسلامی خەریکە لە ئێرانە دەیکات، ئەمە تەنیا دژ بە کچان نییە، ئەمە تۆڵە لە ژنانێکە کە حیجابەکانیان فڕەدەن، تۆڵە لە ژنانێکە کە مەقنەعە و کۆیلەتی ئاسەواری کۆیلەتی لە خۆیان داتەچێن و بۆنی ئازادی و بەهاری خۆشی هەڵەمژن. جمهوری ئیسلامی بەمانە مەرجی خۆی تێدا دەبینێتەوە. بۆ یەکانی کۆمەڵە داوا دەکات لە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەموو شارەکانی کوردستان هەر شێوەیە لە خەبات بۆتان دەکرێت مەشروعە و بیگرنە پێش و لە بەرابەری ئەم تاوانەدا ڕاوەستین. کوردستان ڕچەشکێن بووە، کوردستان لە پێشەوەی ئەو خەبات و ناڕزایەتیانە بووە کە لە چەند مانگی ڕابردوودا کراوە. ئێستەش
جارێکی دیکە ئەوە کوردستانە دەبێت پاشەکشێ بە سەرکوتکەرانی کۆماری ئیسلامی بکات. هەروەها داوا دەکەین کە ئەو خەباتەمان گرێدراو بێت بە خەباتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە سەرتاسەری ئێراندا. خەڵکی ئێران هەقوا هەیە پشتیوانی بکەن ئەگەر ئەمڕۆ کە جارێکی دیکە سەقز کەوتوێتە بەر شاڵاوی بەکرێ جیراوانی جەمهوری ئیسلامی، سەقز بە تەنیا نییە، سەقز گوڵی سەرتۆپی خەباتی ئەو دەورەیەی خەڵکی کوردستان و خەڵکی ئێران و شوێنەکانی دیکەیە، نابێ بە تەنیا بیان هێڵینەوە. هەقوا هەیە هەر لە سبحینێەوە لە هەموو شوێنەکانی کوردستان هەر شکلێ لە خەبات و مبارزە کە بۆ خۆتان بە شایستەی دەزانن کۆمەڵە پشتیوانیتان لێ دەکات لە ناڕەزایەتی سەر شەقام، لە دەربڕینی ئەتراز و مانگرتن، لە داخستنی ئەو شوێنانەی کە ئیدارەکان، بانکەکان، شوێنەکانی دیکە، مەدرسەکان، هەر جێگایەک و هەر شکلە لە مبارزە خەڵک بۆ خۆی بە پێویستی دەزانێ هەمووی ئەوانە شایستن و حەقیقە ئەو جەماوەری خەڵکەیە کە بەڕێوەی بەرێ و داواکەین لە کۆمەڵانی خەڵکی کوردستان، لە خەڵکی ئێران، لە هەر کوێیەکە دەنگمان دەبیسن، دەنگی ناڕەزایەتی و دەنگی ئەترازی کۆمەڵانی خەڵکی سەقز و شارەکانی دیکەی سنە و دیواندەرە و ورمێ و نەغەدە بن. ئەمەی ئەمڕۆ کاگەر جەمهوری ئیسلامی لێرە پاشەکشەی پێنەکەین لە شوێنەکانی دیکەیش ئەو تاوانانە زیاتر و بەرینتر دەکاتەوە و ئیدامەی پێدا. هەروەها داواکەین لە خەڵکی ئازادی خواست لە دەرەوەی وڵات، ئەو کەسانەی کە لە ماوەی ئەم 6 مانگەدا بەڕاستی شەقامەکانی ئوروپا و ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا و شوێنەکانی دیکەیان هەژاندووە، داوایان لێکەین کە لەو خەبات و ناڕەزایەتیەدا بەشداری بکەن لە پەنای خەڵکی تێکۆشەری کوردستاندا بن و بدەنگی حەقخوازانە و ناڕەزایەتی ئەوان بەگوێی کۆمەڵانی ئازادی خوازی خەڵکی ئێران، ناوەندەکانی بەشەردۆست، ڕێکخراوە کرێکاریەکان، ڕێکخراوە چەپ و ئازادی خوازەکان، پەرلەمانەکانی ئوروپا و وڵاتانی دیکە و هەموو شوێنێ بگەێنن. بۆیە دڵنیام لەوەی کە ئەوەی کە جمهوری ئیسلامی دەیکا پەلەقاژەیە، ئەوەی کە نەهایەتەن تووشی سەرشۆڕی و شکست و نەمان دەبێ جمهوری ئیسلامیە و سەرکەوتن بۆ کۆمەڵانی ئازادی خوازی خەڵکی کوردستانە. بۆیە وێڕای هاودەردی قوڵ لەگەڵ بنەماڵەی ئەو منداڵە خۆشەویستانەی کە بەو شێوەیە مەسموم کراون لە خەستەخانەکانان بە دەمیانەوە بچین، هاوکاریان بین و هەروەها با بزانن ئەو بەکرێ جیراوانەی کە دەرگای مەدرسەکان، ئەو بەناو مدیر و کەسانەی کە دەرگای مەدرسەکان دادەخەن هاوکارانی ئیتلاعاتن، ئەوانە دەست و پەیوەندەکانی جمهوری ئیسلامین، ڕۆژی خۆی دەبێ وڵام دەرەوە بن و خەڵکی کوردستان ئەوانە نابەخشێ کە نایڵ منداڵەکان لە مەدرسەکان و مەکتەبەکان بێنە دەرەوە بۆەوەی هەرچی زیاتر مەسموم بن و ئەوە پرۆژەکانی ئیتلاعات و سوپای پاسداران بەڕێوە دەبن. بۆیەکانێ ئەوانە خەڵکی کوردستان بە دڵنیاییەوە نایەن بەخشێت. جا مهم نییە خەڵکی کوێن، خەڵکی شاری سەقزن، سنەن یا شوێنەکانی دیکەن و دەبێت لە بەرابەریان نەڕاوەستن. بۆیە داواکەین لە بەرامبەر ئەم تاوانەدا ڕابوەستین، یەکگرتوو بین، هەر شکلە لە مبارزە کە ئازادی خوازان، تێکۆشەران، ڕێکخراوەهای کۆمەلگای مەدەنی هەمووی ئەوانە بە شایستەی دەزانن ئێمە پشتیوانی لێەکەین، دیفاعی لێەکەین لەگەڵ ئەو خەڵکە ئازادی خوازەین و دڵنیان کە سەرکەوتن بۆ ئێمە دەبێ و سەرشۆڕی و نەمان بۆ کۆماری ئیسلامی دەبێت کە بەو شێوەیە خەریکە تۆڵە دەکاتەوە. هەموو کەس دەزانێت کە ئەمە دەستی ناوەندەکانی ئیتلاعاتی تێدایە، هەموو کەس دەزانێت ئەمە دەستی سوپای پاسدارانی تێدایە، ئەمە ڕەوشەکانی داعش ئاسایەکە، تاڵبان ئاسایەکە، ئەمانە خەریکن لێرە دووباری دەکەنەوە. هیوای چاکبوونەوە بۆ منداڵەکان دەخوازین، داوا لە پرسنێلی بیمارستانەکان دەکەین کە درێغ نەکەن لە هاوکاریکردن لەگەڵ ئەو مەسمومانەی کە دەیانهێنە ئەو شوێنانە، ئەو ناڕەزایەتیانەی کە هەیە دەرگای ماڵەکانتان هەمیشە کرابێتەوە ڕوو بە و ناڕازیانەی کە لە شەقامەکانان، لە مەیدانەکانان لە بەرابەر تاوانبارانی کۆماری ئیسلامیدا ڕاوەستاون و ڕادەوەستن. سەرکەوتن بۆ جەماوەری ئازادی خوازە و بە دڵنیاییەوە نەمان و دواساتەکان بۆ کۆماری ئیسلامی و تاوانبارەکانیەتی هەر بژین و سەرکەوتوو بن. مەساڕۆڵەی کوردستانە بەسات چێرای گشتێرانە
مەسا ڕۆڵەی کوردستانە